سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەممە لە سەردانەکەی بۆ ئەریزۆنا تیشکی خستە سەر ڕۆلی ویلایەتەکە لەو گۆڕانکاریە گەورەی ئەمریکا لە بەرهەمهێنانی نیمچەگەێنەردا بەدەستی هێناوە. بەڕێوەبەرایەتەکە کارەکات بۆ پەرەپێدان لە بەرهەمی نێوخۆییدا بۆ پارچە ئەلەکترۆنیەکان بەبڕی زیاتر لە 50 ملیار دۆلار لە ئەمریکا، ئەمەش لە چوارچێوەی یاسای نوێی دروستکردنی چیپ و زانستدا. سەردانەکەی سەرۆک بۆ کارگەیەکی نوێی دروستکردنە کە لەلایەن کۆمپانیای گەورەی تایوانی TSMCەوە دروست دەکرێت. کۆمپانیاکەش ڕایگەیاندووە دروستکردنی کارگەی دووهەم لە فینێکس بەرهەمهێنان سێ هێندە ئەکات کە بەهاکەی دەکاتە 40 ملیار دۆلار. بایدن دەڵێت ئەمە هەواڵە خۆشەکەیە بۆ گەورەترین کڕیارەکانی TSMC کە کۆمپانیای ئەمە پێشکەوتوترین کارگەی بەرهەمهێنانی چیپە لەسەر ئەم هەسارەیە. چیپەکانی ئایفۆن و ماکبووکەکان دەخاتە گەڕ. ئەپڵ ناچار بوو هەموو چیپەکانی لە دەرەوە بکڕێت، بەڵام بەمە دەتوانن لە ناو وڵاتەکەدا بیکڕن. دەتوانیت گەمەکە بگۆڕیت. لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆسدا لە ئەمریکا بەدەستهێنانی چیپ لە دەرەوە گرفتی زۆری بۆ دروست بوو. لەبەر ئەوە داخوازیەکان بۆ دروستکردنی چیپی ئەمریکی زەرورەت بوو. گرچیەکانی ئەم دوایەش لەگەڵ چیندا وای کرد پەلە بکرێت لە جێبەجێکردنی ئەو بڕیارە. چین تایوان بە بەشێک لە خاکەی دەزانێت داڕێژرانی سیاسەتی ئەمریکاش نیگەران بوون لە توانەکانی ئەمریکا بۆ وەدەستخستنی چیپی ئاسبەرز کە پێویست بوون بۆ کۆمپیوتەر و مۆبایلی زیرەک و فڕۆکەی جەنگی و ناوەندەکانی داتا. لەبەر ئەوە بەڕێوەبەرایەتی بایدن فشار دەکات لە پێناو بەرهەمهێنانی نوێترین نیمچەگەیەنەر لە ئەمریکادا. هاوکات کۆمپانیاکەش TSMC تایوانی ڕایگەیاند کە تازەترین تەکنۆلۆژیا بەکاردێن بۆ دروستکردنی چیپ لە کارگەکانی ئەریزۆنا کە تەکنۆلۆژیای چیپ بە قەبارەی 4 نانۆمەتری بەرەو دروستکردنی چیپ بە قەبارەی 3 نانۆمەتری ئەنگاو دەنێن و بەرهەمەکەشی لە ساڵی 2026دا دەکەوێتە بەرچاو. ئەمەش وا دەکات پرۆسەسەری خێراتر دروست بکرێت بە وزەیەکی کەمتر کار بکات. ئەم کارگەی بەرهەمهێنانە پێشکەوتووەی لە پشتمانەوەیە گەواهیدەری ئەوەیە کە TSMC هەنگاوێکی گەورە دەنێ بۆ دروستکردنی کارگەیەکی چیپ لە ئەمریکادا. پێشتر کۆمپانیاکە ڕایگەیاندبوو کە 2000 کرێکار دادەمەزێن، بەڵام ئێستا دەڵێت 4500 کەس دائەمەزێن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی میشێل کۆین لە واشنگتنەوە.